كان هاوارا دايك وبابانه دي سادر وخنو بدك وقت جارك تنش جارانه وقت ديار بكر وقت بالو كنجو وقت آقري درس وقت محبات وقت برزانه إيرودي سال دشتا سليماني من وەک تاقانەیەک لە خێزانی خۆم کە لە ژیاندا مام نێچوانانکردنی شاری هەڵەبجە دیارە پێناسی تاقانە بۆ خۆی پێناسێکی تایبەتە. باوکی من لە ژیانی خۆیدا چەند خێزانێکیە بووە لە خێزانێکی باوکم خۆشببختانە خوشێکم ماوە، بەڵام لە خێزانی خۆم کە دایک و باوکی خۆم دەکەن کۆی کە سوکارم شەید بووە، واتە ئێمە لە دوو خێزان دوو کەس لە ژیاندا ماوێ. لە ساڵی 1960 لە هەڵەبجە تاوان دەکرد لە ڕاستیە تاوانی 63مان هەیە، لە ساڵی 1970 تاوانی بۆ مارانکردنی بۆمبی ناپاڵمی ئەم شارەمان هەیە، لە ساڵی 1970 دووبارە لە هەڵەبجا مزاهرە کراوە دەیان قوربانی لە شاری هەڵەبجا کەوتوتەوە. لە ساڵی 1970 ترۆپی تاوانکاری گەشتە ئەم شارە کە کیمارانکردن ڕوویدا بەداخەوە لە یەک ڕۆژدا 5,000 کەسی سیڤیلی بێدەسەڵات لە ژن و منداڵ و دایک و پیر و پەکەوتەکانی ئێمە لە هەڵەبجا بوونە قوربانی بەداخەوە. ئەمانە زنجیرەیەک تاوان بوون کە لەم شارە ڕوویان داوە. دیارە هەر تاوانێکیش کە لەم شارە کراوە دەیان چیرۆکی خەمناک و خەم ئامێزی بەداخەوە جێشتووە لە مۆنومنتی هەڵەبجا وەک شاید حاڵی زیندوی کێسی کیمارانکردنی شاری هەڵەبجا لە مەنزڵگە پیرۆزیدا خزمەت دەکەین. ئەمەش دەگەڕێتەوە بۆ فەزلی خوای گەورە کە دیارە لە کیمارانکردنی شاری هەڵەبجا شانسێکی ژیانی بە ئێمە بەخشیەوە کە ڕزگاری کردین وەک شاید حاڵێکی زیندوی کێسی کیمارانە بمێنینەوە بۆی لە زمانی خۆمانەوە شایەتی بدەین لەسەر ئەو تاوانکاری دڕندانی کە لە شاری هەڵەبجا ڕوویداوە دژ بە هەوڵاتیانی کورد بەگشتی هەڵەبجەیەکان بە تایبەتی. دیارە ئەرچی من لێرە ئەرچی جیاوازە هەم وەک شاید حاڵێک کار دەکەم هەموو بە پرسیارەتی بەڕێوەبردنی مۆنومنتی شەیدانی کیمارانکردنی هەڵەبجەم لەسەر شانە کە دوو ئەرچی جیاوازە لە ڕاستیا من تێکەڵاوی یەکم کردوون هەردووچیان بۆ من مەغزای تایبەتی خۆیان هەیە. یەکەم ئەوەی کە شاید حاڵم لێرە ئەرچێکی پیرۆز ئەنجام دەدەم، دووەم لەوەی کە خزمەتکاری ئەم مۆنومنتەم و مدیری ئەم مۆنومنتەم دیارە ئەمەش بۆ خۆی دەرج عیبرەتی تێدایە بۆ ئەوانەی کە دژ بەگەلی کورد بوون لە ڕابردوو کە ویستیانە ئاسەواری ژیان لە شاری هەڵەبجا بسڕنەوە. منداڵێک کە لەو ڕۆژدا گە 6 ساڵ تەمەنی بوو بەکۆی کە سوکارەکەی لە دەستدابێ، بەڵام ئێستا لە ژیاندایە بەڕێوەبەتی فەرمانگەیەکی لەسەر شانە. ئەمە بۆ خۆی پندوانە عیبرەتە بۆ ئەو زاڵمانی کە سیستەم دەکەن لە کۆی دەسەڵاتیانە بە نمونە سەدام حوسێن کە ڕۆی ئێمە مەرجیمان بینی، بەڵام ئەو پێش 38 ساڵ لەمەوە پێش ویستی کۆی هەڵەبجەیەکانە ناوبەرێ. دیارە مۆنومنتی هەڵەبجە لە دەواازەی داغڵبوون بۆ مۆنومنتی هەڵەبجە تا دەرچوونی بەداخەوە باز دەمەرجی ئازیزانی کوردستان بەگشتی و هەڵەبجەکان بە تایبەتی دەکا. بۆ منێک کە خۆم چێوەوارانی هەڵەبجەم بە چاوی خۆم بینیوە، مردنی کە سوکارم لە پێش چاوی خۆم بینی و لە ڕاستیە هەر لە داغڵبوونی مۆنومنتە کەوتاوە کۆتایەکە و تا ئەو چەند ساعتی کە مۆنومنت بەجێ دێڵم لە ڕاستیە چیرۆکان بۆ من هەمیشە تازن، هەمیشە نوێبوونەوەن، هەمیشە وا دەزانم لەو ساتەم کە هەڵەبجە چێوەواران دەکرێت. لە ڕاستیە قورسە بۆ ئێمە لێرە کار دەکەین، بەڵام تەنها شتێک کە ئێمە قوربانی بە ژیانی خۆمان دەدەین وەک شاد حاڵی زیندوی لێرە کار دەکەین هەر ئەوەیە کە بڵین ئێمە خوا گەورە ژیانی پێبەخشینێتەوە، ئەبێ ئەو قوربانیدانە بە جەستی خۆمان و بە فکری خۆمان و بە مێشکی خۆمان بدەین لە خزمەت گەلوونەتەوەکەمان ناوین بۆ ئەوی لە ڕابردوو بەسەر گەلی کووردە هاتووە پەیام و قسەکانی ئێمە بێتە هۆکاری ئەوەی کە دووبارە نەبێتەوە ئینشاءڵڵا. تەنها ئەوە ئێمە هێشتۆتە لێرە ئەناجینا داوامکردن بۆ ئێمە لە ڕاستیە زۆر قورسە، چونکە ڕۆژانە ئێمە لەگەڵ ڕۆحی شەیدەکانە قسە دەکەین، خەڵک لە پێش چاومان دەستەکا بە گریان، خەڵک لە پێش چاومان تووش حاڵدی لە ناکاو دەبێت. لە ڕاستیە بۆ گەشتارێک چەندە قورسە بۆ ئێمە هێندە دەجار قورسرە. چین و توێژە جیاوازەکان ڕوو دەکەنە مۆنومنتی هەڵەبجە، کوردستانیان بەگشتی ڕوو دەکەنە مۆنومنتی هەڵەبجە و شاند و وەفدەبیانەکان بە تایبەتی دێنە مۆنومنتی هەڵەبجە. سەرکردە ناوچەیەکان هەمویان مۆنومنتی هەڵەبجەیان بینیوە و کۆی سەرکردایەتی عێراق چ سەر کۆمارەکان چ سەر وەزیرانەکان و حکوومەت هەرێمی کوردستانی خۆمان هەمویان لەسەر ئاستی باڵا سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگیری ئەنجومەنی وەزیران هەمویان ساڵانە سەردانی ئەم مۆنومنتە دەکەن. واتە لێرە بەدوو و هەموو قوتابخانەکان ئەرچێکی نیشتیمانی و کولتوری کردویانە بە کولتوری خۆیان بە سوپاسەوە بۆ هەموو مامۆستایان و قوتابخانەکانی کوردستان بەگشتی. ڕۆژانە ئێرە بەلای کەمەوە 5 قوتابخانە 3 قوتابخانە 4 قوتابخانە بە ڕێژەی گشتی سەردانی ئەم مۆنومنتە دەگات لە خولی خوێندنی ساڵانەدا بەنسبەت قوتابخانەکان و کە سەردانی مۆنومنتی هەڵەبجە دەکەن. لە ڕاستیە ئێمە هەموو قوتابخانەیە کە دێت ئێرە وانەی تایبەتمان هەیە بۆ قوتابخانانە، چونکە ئەمانە نەوەی نوێی ئەم وڵاتن و ئەم وڵاتە لەسەر دەستی ئەوان بەڕێوە دەچێت لە ئاینەدا.
تیان دەگەین لەوەی لە هەڵەبجە چی ڕوویداوە هەڵەبجە چی بەرامبەر کراوە مێژووی هەڵەبجە چی بووە بۆ هەڵەبجە بۆ بردمان کرا هەڵەبجە ئێستا گەشتە چ قۆناغێ بەگشتی باز لە مێژووی هەڵەبجە جوانەکانی هەڵەبجە تاوانکاریەکانی چێوارانکردنی هەڵەبجە لێرەوە پەیامم هەم بۆ خۆم هەم بۆ نەوەی نوێی ئەم وڵاتە هەم بۆ هەموو جیهان ئەوەیە هەڵەبجە کارەسات نەبوو هەڵەبجە تاوانکارێکی سیستماتیک و بەرنامە بۆ داڕێژرا بووە لەژێر پرۆسی جینۆسایدکردنی گەلی کووردا ئەنجام درراوە واتە ئەوی لە هەڵەبجە ئەنجام درراوە هەموو ڕێگەزەکانی جینۆسایدکردنی گەلی کورد و شاری هەڵەبجە تێدایە کە ویستێتی ئاسەواری ژیان لەم شارە بسڕێتەوە ئەو گازە و موادەکیمانەی کە لەم شارە بەسەر ئاسمانی ئەم شاردا بەری داوەتە خۆ لە ڕێی بۆم بکان لە ڕێی فڕۆکە مەرگی هێنەرەکان لە ڕاستیا چەند جۆر گازێکی تێکەڵ بوون کە لە گازی ڤێکس و خردەل و سارین و جۆرەها گازی دیکە تێکەڵ بوون کە لەم شارە بردنەوەتەوە بوونەتە هۆکاری لە دەستدانی شەید بوونی 5,000 شەید لەم شارەدا ئەوەی هێز بە من دەبەخشێ کە من لە ژیان داماوم ئەبێ کەڵکم هەبێ بۆ گەلەکەم ئەبێ کەڵکم هەبێ بۆ نەتەوەکەم ئەبێ ئەو چیرۆکی لەسەر شانمە تا خۆم لە ژیاندا بتوانم لە زمانی خۆم بۆ مەلەفی جینۆسایدکردنی گەلەکەم بە باشی بیگەێنم بە بەرامبەرەکەم چ وەکو گەشتارێک کە سەردانی ئێرە دەکا چ لە بابەتی دۆکمنتاریکە ئیشی لەسەر دەکەم دیارە هەڵەبجە تەنها مڵکی هەڵەبجەکان نییە هەڵەبجە بوو بە پێناسی گەلی کورد هەڵەبجە ئەتوانم بڵێم کۆکراوی هەموو تاوانکارەکانی هەر چوار پارچەی کوردستانی تێدایە یەکێک لە ڕەمزە تایبەتەکانی لەناو مۆنومنتی هەڵەبجە کە لە دەرەوە مۆنومنتەکەی تێدا ڕوونکراوەتەوە لە ناویشۆ لە ناو مۆنومنتەکە ڕوونکراوەتەوە ئەم مۆنومنتە لەسەر لە چوار دەستی سەرەکی دروستکراوە کە ئاماژەیە بۆ هەر چوار پارچەی کوردستان کە 16 پەنجیان بەم شێوەیە دیارە چوار پەنجەکەیان دیار نییە ئەم 16 پەنجە هەشت پەنجیان بەرزە ئاماژەیە بۆ کوردستانی باکوور لەگەڵ کوردستانی ڕۆژهەڵات هەشت پەنجە نزمەکان ئاماژەیە بۆ کوردستانی باشوور لەگەڵ کوردستانی ڕۆژئاوا کە ئەمە سلمێنەری ئەوەیە ناو مۆنومنتی هەڵەبجە ئێمە کۆکراوی کوردستانی گەورەمان داناوە لە ڕابردوو سیاسەتی نێودەوڵەتی دابەشی کردین بەڵام لە مۆنومنتی هەڵەبجە ئێمە ئەم پەیامە سیاست دەگەین یەکگرتووی گەلی کورد لە ناو مۆنومنتی هەڵەبجە ڕەنگی داوەتەوە ئەوەی لە هەڵەبجە شەهید بوو لە ڕاستیان ڕەنگی هیچ حیزبێک نەبوو خوێنی شەیدان تەنها ڕەنگی سوور بوو و خوێنی شەیدان هەموو لایەنە جیاوازەکانی کوردستانی تێدا بوو بۆیە پەیامی هەڵەبجە پەیامی هەر چوار پارچەی کوردستانە هەڵەبجە ئەتوانم بڵێم پێناسەی بکەم بە دڵی هەر چوار پارچەی کوردستان کە شەیدانی هەموو ناوچەکانی تێدایە لە ناو وێنە و ڤیددیوکانی مۆنومنتی هەڵەبجەشە ئێمە بەیاخمان بە شەیدانی هەر چوار پارچەی کوردستان داوە کە وێنەکان شاد حاڵی زیندون کە لێرە دانراون بە نمونە شەیدانی ڕۆژئاوا شەیدانی ڕۆژهەڵات شەیدانی باکوور لەگەڵ شەیدانی باشوورە هەموو وێنەکان لێرە دانراون کۆکراوەی کوردستانی گەورە لە ناو مۆنومنتە بەدی دەکرێت بۆیە پەیاممان پەیامی گوتووی گەلی کووردە خۆشبەختانە ئەوەش دیارە بەچاو ئیشەئاڵا کورد یەک گەلە و یەک پەیامە و پەیامەکەش پەیامی ئاشتی خوازانێ